کاتە ڕدیارە ئەمیشەی تۆ ئیشێکە ئیشێکی وردە تا ڕادەیەک بەڵێ دەبێت بەڕاستی شارەزایی تاوتیا هەبێت ئاسی خوێندەواری چۆنە تۆ ئاستی خوێندەواریم تا پۆلی پێنجی سەرەتایم خوێندووە بە بۆنەی شەڕی ئێران عێراق نەمتوانی زیاتر پرەوە بە خوێندنەکەم بدەم لەخوا بە زیابێ زۆر باشم و خوێنەوارەکەشم زۆر باشە و ئەی سەبارەت بە بەرز و نزمی بازاڕەکان نرخی زەرەمە چۆن بەڵێ بەردەوام متابعی بۆرسەکەم و خۆم لێرە چی پێویستکات سەرپەرشی خۆ دوکانەکە بەڵێ خۆم سەرپەرش بەڵێ تۆ تەنها لێرە تەنها خەریکی ئاڵتون فرۆشتنی یا ئاڵگۆر یاخت چێکردن ئەوشتانە شەیە لە دوکانەکەدا ئەوەی کە ئیشی دەست بێت بەدەست شاک بکرێت خۆم لێرە ئەیکەم بەڵام وەکو مەسەلەی ئیشی لەحیم و ئەو شتانە پێویستی بە قاچەیە ئەوەیان ناتوانم بیکەم هەوڵت نەداوە لە ڕێگەی دەستەوە بەدیلیش بۆمە بتۆزیتەوە وەڵاهی ئەوەش هەیە بەڵامی تر تەمەنەکە بەشیەوەی پێوە نەماوەکە چاویشم کەمێک زەعیفە ئەویش کاریگەری خۆیە بێ لەسەر سپاس بۆ خوازەوە دیس کردو کاکتان لەخوا بە زیابی خێزاندارم و